سدانیانە نابێتری دەبخێنمەوە بەرچاوم مەکرێ بەرچاوم مەکرێ. باش ئەی خوایە من زۆر بێزارم بەدەست بەڕێوەبەری مەکتەبەکەمانەوە. نەتۆی لە خەچێ بەسەمە بەڕێوەبەر و چییە مۆزوع؟ ئەی چی وەڵڵاهی تااقەتی دەوامی نەماوە بە زۆر دەوامەکە. باشە بۆ ئەمە ژەنابی تەمەنی چەنەوە تا قەتی نەماوە؟ وەڵڵاهی نازام تەمەنی چەند، بەڵام ئەممەنەی نەخۆشی هەیە جارێ هەردوو ئەژنۆکانی ئیش ناکە تووشی سەوەفان بووە شەقیقەی لەگەڵا اینجا ئەمە بێجگە لە شەکر و زەخت و کۆلسترۆل ئەمانە هەمووی لەگەڵیەتی. اینجا لەگەڵ ئەوەشە چاویشی کەس بووە اینجا حەج قسەیەکی بۆ ئەەکەی ئەبێ 100 جار بێڵیتەوە شتی دەبی دەچێتەوە ئەیتە کوڕە چوزان مەزان نەخۆشی هەیە لە ڕۆڵانەی پێ هەموو نقصانەی هەیە. ئێ باشەکەی ناکە بۆ خۆی تەقاوت ناکە. ها نایکا خۆی چۆنەیکە ئەڵێ مەعاشەکەم کەمەکە مەعاشەکەی کەمە بێتەوە. ئەجا باشە توخوا ئینسان سیحەتی خۆی مهمترە یا پارە. ئێ باشە من تێ ناگەم یعنی ئافرەت تێگەیشتی بێتە ئەو تەمەنەوە بۆ دانانی شێ معەزەز مکەڕەم لە ماڵەوەی خۆی تەقاوت کە پارەی بۆ چییە تێ ناگەم پارەی بۆ خەڵکە زۆر سەیرە هەرێ منە خۆشەوێ ئەزانی چۆن ئاوەس ئەوە ئاینە مدیرەکەی ئێمەش وایە بەڕاستە ئەوە ئێمەش مدیرێکمانەیە بەخوا گەر درۆم نەکرد بێ ئەمری لەسەر و شەستەوەی باوەشی کردووە بەو کورسیا بە ئامان و زامان بەری نایە نازانم ئاڵی لەگەڵ خۆیان باتە ناو قەبرەکەەوە ئەنواع نەخۆشیشی هەیە. ئەمە جارێ لە ڕێوە هەردوو گوچی لەی سست بووە دوای ئەوە پرۆستاتی هەیە بەخوا وا بزانم مایەسیریشیە چونکە جابەجاری هەڵیەکڕێنێ خواگای لێ دەدوازنەوە بەس حە بەخوات ئیتر تێ ناگەم نازانم ئەمە بە تەمایە نەمرێ هەرخوا بکەم بمردایە و لەگەڵ کورسەکەمان بۆ بخستایەتە ناو قەبرەکەەوە نەژاتمانە بوو. بەخواوەی ئێوەش کارە ساتەوە چی ئەمانە ماونەتەوە؟ ئاواز با پرسیارێک لێ بکەم من چەند ساڵتایی؟ وابزانم 18 ساڵ نەوزانی من 20 دانە ساڵن لەو دایری خۆمانە تاعینم بەسەری ئەو باوکەم لەو مدیرە زیاتر تا ئێستا هیچ مدیرێکی کەم نەدیوە. ئیتە لەوانەیە شەهادەکەی بەرز بێت و خیبرەشی باش کۆرە تەڕەماشی باشە وەڵڵا 100 کوڕی گەز لەو دایرەی ئێمایە خوا عەلیمە بەو سەرەوە هەموو خەڵکی پسپۆڕ و شارەزا و تێگەیشت و عاقڵ و چالاک ئەسڵەن کەس حسابی حسابی بۆ ناگە بێ ناڵێ مەرحەبا تۆ باس چیەکەی؟ ئەوە چییە؟ بەسێرەوە هەواڵەکە چییە؟ ئەڵێ وەزیرێک ئیستیقالەی کرد لەسەر چییە؟ لەسەر چی؟ لەسەر ئەوەی کە قوتابیەکی قوتابخانەیەک قوتابخانەیەک چوون بۆ گەشتی پەروەردەیی بۆ باخچەی ئاژەڵان لەوێ قازێکی کوشت. یعنی وەزیرێکی گەورە و گران لەسەر قازێک ئیستیقالەی کردووە؟ ئەی چۆن؟ ئەوە ئەزانێەوە باسی چیەکە؟ ئەوە باسی ئەوەکە کە ئەو وڵاتە بەرپرسیارەتی هەیە قانونی تایە. ئەی چۆن ئەو وەزیرەش هەستی کردووە کە لە ئیش و کارەکە باش نەبووە سیستمی بەڕێوەبردننی باش نەبووە لە پەروەردەییە بۆیە ئەمیش ئیستیقالی کردو. ئەی ئافرین ئەوەیە وەزیر کۆرە لە قسەی بێمەعنا وەزیرێکی گەورە و گران بێ لەسەر قازێک ئیستیقال بەخواڵەری ژوانەش کەرن ئەمە چییە؟ کڕە بووە کێرێن ئەی لای ئێمە باشە زەلامە کوژرێ لەبەر دەم تا کەس خۆی ناکا بە مەسوول ها بۆ خۆیان مرێ و تەواو. وەڵڵاهی خۆ قسەکەی تۆش معقولیەتی تایە ئەو ئاوەس ئەبێ لەم مەملەکەتەی ئێمە چەند قاز بمرێ بۆ ئەوی ڕۆژێ لە ڕۆژانیشێ لە پەنایەکەوانێ بڵێ ئەوە من ئیستیقالە بکرد ها ئەوە لەسەر ئەو خەبەرە ئەوە نازانم ساڵیشیان کەی بوو بەخوا بزەبت بیرم نایە ئاگرێ کەوتەوە لە مەعمەلێکە سێ کرێکاری قۆڕبەسەری تیا بوو بە قەتنەس هاتن و ڕۆشتن و لوژنەیاندانا و مەحکەمە هاتە سەرخەت و ئەم سەر و ئەو سەر وەڵاو ئەخیرا وەکو تڕی بوو گۆڕێ ئاسڵە نە کەسێکیان ماکرد مەحاسەبەی کرد نە یەکێکیان سجن کرد نە عقوبەی یەکێکیان نە کۆرە بابەت تڕە وەڵای قسەکەی توێ بەشەر وڵاتێک کە قانونی تیانە بێ ئاوا هەیە بێت جا ئەوە جارێکی کەشیان وازم لە جەریدا خوێنمەوە خۆزەمە بەریتانیا بوو بەریتانیا بوو حادیسەیە بوو وایە سیارەی خۆی یا بوو لە قیتالێک
5 نەفەری تیا مردبوو. ئیتر ئەم کابرایە بڵین بەرپرسی ئەو مقاتعەیە کە بڵین بەرپرسی وەسائلی نەقلی و مقاتعەیە بووە ها لەسەر ئەو حادیسەیە ئیستیقالەی کرد. خۆی بێ وابێ چۆن وەڵی حتا دانیشی هەر باز نابڕێتەوە منە چمەنم ئانوم تااقەتم کوڕە خۆمان بووین بە هەڵقا هەڵقەی چی منە چمەنم دەتۆ بڕۆ بنو بڕۆ شەوشات بڕۆخوافیزە بێ ئەباری خەمە سەرە و کەناڵی غنوەیە تو زیێکزیکەین لە هۆڵ و زڕی پاوانە و ماوانەیە نەبێ وەخوا بە شخصیت ئەیکە قورس یەم ئەوە ئیندیماژم کردووە لەگەڵ ئەو حەڵقەیە باسی سلێ ئەفکارم نەپشڕێ ئاوانەی نەماوە ئێسایم دێ کاکەوی داژیان بەیانی باش بەخێوی کاکە وریە چێڵی لەسەر ڕۆشتنی من هاتووم بۆ تێیت خوا بەخێوی سەر چاو بەسەر چاو تەیدێکم بۆ کەگە عزیێت نەبێت نا بە پێشەوانەوە عزیەتی چی ئەگە پەلە نەبێ ئێستا ئەنجومەنەکەیە بۆ دەکات چێوی داژیانەڵێم بەیانی خراوە سای خۆت ئەنجومەن نیت جاران ئەنجومەن بووم بەس ئێستا ئەنجومەن نیم یعنی چی تێناگەم ئەزانی چی لە دوێنێەوە وازم لێهێناوە دوێنێ وازێناس سەبە مۆزۆ چییە؟ ئەزانیشی سەبەب زۆرە نامەوێ ئەنجومەنێتی بکەم لە دوای ئەو کارەساتەوە کاکە ئەی کارەسا من نازانم من ئاگام لە هیچ شتێک نییە خوانەکەتە خۆ خەڵکی گەڕە قسەی پێنەوە توی تادای لێ نەکردووی هەیە بە خەڵکی ئەم گەڕەکە باش ئەی باشە سەبەب چییە وازێنی لە ئەنجومەنی تێم گەێ کاکە گیان نەزانی چۆن بوو چاڵێغێ لای مەکتەبی سەرەتاییەکەوە ئەها زستانان ئاوی تێچوو مەنزەرەیەکی زۆر ناشرینی هەیە دومین مناڵی ئیبتیدایە تێمەنێم لە ڕنەتێکەوەی بخنچێ خەڵقی گەڕێک هاتن وتیان بەڵکو ئەو چاڵەمان بۆ پڕکەیتەوە منش وتم بەسەر چاو چوو بۆ لای سەرۆکی شارەوانی باش تێم گەیان وتم چاڵێکێ لای مەکتەبی سەرەتاییەکەوە بەڵکو هیچ نەبێ بۆمان پڕکەنەوە وتی بەسەر چاو خواڵناگری وتی بەسەر چاو بۆشتان پڕەکەمەوە بۆشتان قیلەکەم وتم کەی وتی لە مودەی مانگێکە بۆتانەکەم ئێمە ژاتم بە خەڵقی گەڕەکەم وتم کاکەگیان خەمتان نەبێ ئەو چمەتە لای سەرۆکی شارەوانی وعدیاومت هەر لەم مانگایە بۆشمان پڕکاتەوە بۆشمان کرداوە باش وەڵا دوێنێ ئەخیر ڕۆژی مەوعیدەکە بوو کە مانگەتەوە بوو نەهاتوون بەلایە نەپڕیان کردەوە و نەخیرتاویشیان کرد ئێمەی لەبەر ئەوە وازم هێنا و ئیلەڵا بڕایەوە تێگەش ئەخر ئەزانی چۆنە یعنی شاڵێکی قۆڕ ئەوە نایێنێ چۆن چاڵێکی قۆڕ ئەوە نانێ بەساقۆ بم ئەنجام من چاڵێکم پێپڕ نەکرێتەوە بۆچی باشم کاتە من بە خۆمم وتم تۆ ئەنجومەنێکی زۆر فاشلی باەکێکی تردانن لە ژێی من شایستەی ئەو شوێنەنی بەساقەوە بوو کاکەوی داژیان ڕجای ئەو خوایە و لیەکەم تو لە خۆتەوە قەراری سەری ئاەن بەساقم جای کاپێکگات من ئەنجومەنم چاڵێکم پێپڕ نەکرێتەوە یەکێ پرۆژەیەکی پێ تەواو نەکرێ و یەکێ پردێکی پێ تەواو نەکرێ و هەمووشی هەر دانیشین ئەمە چۆنە بێ برا ئەبێ ئەو خەڵکە خۆی واز بێنەویست خالەکەوی داژیان گوێ لە من ئەزانم قسەی من من قسەی ژنەکەم شکار کاکە تۆ چیت بەساقەوم نایکەم خۆوەرەوە هەنێ پیاوی گەڕەکی ژاتن وتیان مەگەوتم کاکە من بڕیارێکەوە یاومە تەواو مستەحیلە مە خاتیمەی کەلام بەڵێ خاتیمەی کەلامە نانە هەر تەکلیفی ئەوم لێنەکەی تەواو من زۆر پێ نانا پێ خۆش بێ ئەمەی من تەواوە پێگومان ئێوە خۆتانن ئەم فەرمانگەیەمە ئیشەکانی بە هەندێک کرێکان دێ بەجێبێ یەکێکیش نەو کرێکارانە کاکە جەمانە جازانە خۆتان بزانن دوێنێ کاکە جەمان تووشی کەنەساتێکی زۆر خراپ بووە ئەویش لە کارکردنە تەکشێکی کێشاوە بە پەنجەی خۆیان دنۆب خوێن لە پەنجێن هاتووە ئەوەتان چەندی پەنجەشی سین وتۆ بێنگومان
بێگومان ئێمە ئەبێ نێڵین خوێنی کاکردمان بە فینۆ بڕوە من وەکو خۆم ڕەنگە نەمڕووداوان خۆش دەم وە زۆر بەڕاکچاوانە ڕایەگەێنم کە ئەبێ ئێوە هەر هەمووتان دەست بڵندکەنەوە بپرسن بزانن کارەساتە لە چێ ڕیاوە و یەکەم کەسی مەسئولی ئەو کارەساتە کێ و ئەبێ تەحەمولی مەسئولیاتەکەشی بکات بەس باشە. قوربان ئەوە قەزا و قەدەر بووە لەگەڵ قەزا و قەدەرا هیچ ناکرێت نابێ کاکە نابێ هەمکارەتیان ڕوویان بڵن قەدەرە ئەسڵەن من خۆم شخصی خۆم بڕوام بە قەزا و قەدەر نۆزۆن هەیە بەس نابێ کاری هەڵەنجا بێ بڵێن ئەمە قەزا و قەدەرە من ئێستا ڕای ئەگەیەنم من مەسئولی ڕجانی دڵۆ خوێنی دەستی ئەم کاکردنەمانم تێگەی بۆی ئەم کارمەندانە ئێوە هەمووتان کۆ کردوتەوە هەتا لە منتیانی ئێوە بڵێم کاکە جەمالجان من زۆر داوای نێبوردنی لێکەم بە قوربان جەنابی مدیر کێشە نییە ملێتە بوورم ناکرێ کاکە ناکرێ بە فێری تۆ ناکرێ تۆزیان ببووری من خۆم لە خۆم نابوورم تێگەی بەسەنی ئێوە بەسەری ئەوە شەوی ئەم شەوتابانی من خەوم لێ نەکەوتەوە ویژدانم ئازاریان لەبەرەوە لەبەر چای هەمووتانە بڕیارما من ئیستیقالە بم هەروە خۆشتان نەزانن کاکە جەمال کرێکارێکی زۆر چالاک و دڵسۆزە ئەو حاڵەتش قەزا و قەدەر بووە ئەویش لە تۆ خۆش بووە ئەش زانێ و دڵنیا شەکەوا خەدای جەنابتانی تیان نییە ڕووداوێکە ڕوویەوە کاکەجان پێویست ناکەن نانا بە قوربان ڕزاتان لێەکەم من تازە بنیانێکم یاومە ئەبێ لە خوێنی لەسەر خوێنی ئەم کاکە جەمالەکە دڵۆ خوێنی ڕزاوە من ئیستیقالی خۆم بم چکاتان لێەکەم ئەگەر ئێوەش منتان خۆش ئەوێ پاشگەزم مەکەنەوە چونکە ئەمە بڕیاری کۆتاییە قوربان ئەو مەسەلەیە پێویست بە ئیستیقالە ناکە شتێکی ئەوە گرنگ نییە تۆ ئیستیقالە بکەیت دوایەوە تۆ زەروری بۆ دایرەکەی ئێمە کاکەجان ئەوە بنیاری کۆتاییە من ئیستیقالەم و تەواو کاکە جەمالجان من داوای لە بدنی آخر ئیستیقالەکردنی تۆ کلێنێکی گەورە خاتە دایرەکەەوە چۆن شتی وە ناکرێت کاکە خوا حافیزتان پێ من ئەرۆم ئیستیقالەکەم دەستی بێنە کاکە دەستی بێنە پاشکەس نامە و براری کۆتاییە و خوا حافیزتان تەواو خوا حافیز ڕاپەتای ئەمە ئیستیقالەیە بەم شێوە بەر بڵاو بۆتەوانێ وەبزانم مەملەکەت پیاوی تیا نامێنێ دەوڵەت بەڕێوە نابێت بڕاتان بێ هاوڕێیان ئەمڕۆ کە جەنابی مدیرم بینی لەسەر شتێکی وا بەسیط ئیستیقالەی کرد زۆر تەسیری تێکرد وەڵاهی تۆ ڕازەکەی باوەڕ هەبێ ئەو مووقیفە تەسیری لە هەموومان کرد بە تایبەتی ئەو کاتێک کە باوەشی کرد بە جەمالە و خوا حافیز بوونی کرد وەڵی من خوا ئەگەی لێ باشە کوڕینە معقولە لەسەر شتێکی وا بەسیط بەڕێوەبەرێکی ئاوا گەورە ئیستیقالە بکات ئەمە چ معقولەتیش ئەڵێ چی کار ئەڵێ چی والله برا معقولێتیانی منیش ئەڵێ سلام علیکم عەلەیکم السەلام سەرچاو سەلام گیان خێر بێ ئەوە دەموچاو واتە شاوە بەخوا وەزعم زۆر خراپە کاگوریا بۆ خێر چی بووە؟ کاگوریا جان ئەمڕۆ چوون بۆ مەخزەنەکان بۆی جەردی تازە بکەم سیرەکەم هەر بووم بە فلیم بۆ چی بووە؟ وەڵی کۆمەڵێک کەلوپەل دیار نەماوە کۆمەڵێک کەلوپەل شتەکان زۆرن گرنگ زۆر و کەمی کەلوپەلەکان نییە کاگەوریا جان گرنگ مەبدە باشە تو قسەم کە تێم گەێنە بزانم شتەکان چی وا دیار نەماوە تر ئەمە نەمەیێنەوە بیبە تێم گەێنە کاگوریا جان زۆر بە وردی دانیشتم حسابم کرد سیرەکەم لە کۆتاییە 4 قەڵەمجاف و کۆنتڕۆڵی سپریتێکی دیار نەماوە ئارێ دەبەسە عیبە بێ قەزابی یاخوا وەڵاوت و ماخۆچی دیار نەماوە 4 قەڵەمجافی قۆڕ و کۆنتڕۆڵی سپلێت ئەوە ئەهێنێت و ئاوخۆتی بۆ مشەوەشکەی بابە بەسیتی چیە و لای تۆ بەسیتە کەی ئەوە بەسیتە من ویژدانم قڕێکم پێ نایەوە ئەوە بەسەرما تێپەڕێ لەبەرەوە هاتووم بڕیارم ماوە ئیستیقالە بکەم کورە کوڕی باوکم وەڵڵاهی ئەوە شتێکی زۆر بەسیتە ئەسڵەن ئەوە ناهێنێ کورە بابە خوا ڕزقەرەیە قابلە سەری بێ ڕزق لەژێر خاکە
یعنی جەنابێ بۆ چوار قاڵام ژافی قۆڕ و کۆنتڕۆڵێکی سپلێ داتوی ئیستیقالە ئەەکەیت و شەرەف ئەوە ئەێنێ با بە وعد بێ مشتەکانە بۆ کڕمانی بیخرەوەژێنی شوێنی خۆی کەی ئەوە مەوزوعە ڕژال لێکم کاگوریاجان گرنگ مەبدە ئەمەبدە ویژدانم ئاسوودە نابێ من باشتر وایە ئیستیقالەکەم بکەم با کەسێکی شایستەتر لە من بخەنە جێگاکەم خۆ من تاپۆم نەکردو کاکەجان یعنی جەنابێ ئەمە دوا بڕیارتە دوا بڕیار و هێزیش نییە پەشیمانم کاتەوە لەبەرەوە جەماعەت خوا حافیز گردم ئازاکەم سبحان الله زۆر سیرە باشە بۆ خاتی خوا مەملەکەتە بۆ وای لێهاتووە ێ باشە وەڵی هەر هیچ نییە ئەوە چۆنی براژێ باشی چاوە قوربانە بم وەڵا لە زەحمەت نەبێ ئەو پەنجەرەی کە وەسلی کارەبای لێ وەرەگرن کەسی لێ نەبوو داخرابوو کەسێکی لێ پارەی وەسڵ لێ وەرگێ چاوەکەم جارێ زوو هێشتا کارمەندەکە نهاتووە چارێکێکی ماوە حەزەکەی هەتا کارمەندەکەیت با بچینە ژوورەکەی خۆمان دانیشتن بێکەوە چایەک بخۆینەوە دەقەینا قەینا قەزارم لە دەرەوە چاوەڕێەکەمە دایەت نا آخر معقول نییە چارێکی چاوەڕێی کارمەندێ بکەی برا بەسا زۆر تەبیعیە بەسەری تۆ لە دەرەوە چاوەڕێەکەم پیاوی چابە والله ئەگەر کارمەندەکە بزانێ هاوڵاتێ گاتووە و وەستی کارەبا تەسلیمەکاتەوە و چارێکی چاوەڕێی کردووە یەکسەر ئیستیقالەیەکە پیاوی چابە بە ئیستیقالەکردنیمەیە وەک چۆن مدیرەکەشمان ئیستیقالەی کرد یعنی مدیرەکەتان ئیستیقالەی کرد ئەر والله لەسەر ئەوەی دوێنێ 5 دقیقە کارەبا بڕاوە ئیستیقالەی کرد هەرچی بەرپرسیارەتەکەی هێنایە سەر شانی خۆی وتی ئەو کەم و کورتێش ئیلاقی بە منەوە هەیە ئیستیقالەی کرد لە سەبڕانی 5 دقیقە کارەبا ئیستیقالەی کردووە کورە کاکە نەکەر ئەو مدیری بەشی سیانە مدیری شەبەکات مدیری دابشکردن هەر هەموویان ئیستیقالەیان کرد ماشە وڵی من تێناگەم بۆ خاتی خوا مەملەکەتە بوای لە تۆ مۆزوع ئیستیقالەیە چییە وڵای لە باش کاکە قەیناکەم چاوەڕێکەم هەی ماشەڵڵا سەی چۆن نووسووە وریا دەهەستا ئەو بۆ شە ناتێت سە جێگاکە خۆت ها بۆ لێرە نووسیت لەو هەموو لیکە فڵێ زانم بە دیارە و کەناڵەوە خەو لێکەوتووە ئەو کەناڵی ژۆڵێ فیلمێکی اجتماعی ڕۆبن هۆد اجتماعی بەڵێ من لەو سەریاتمەتەوە هەستە دەی درەنگە دەی دواکەویت بۆ خەبەرێ نەکرد بۆش وتم کێ وێرە تۆ خەبەر کاتەوە تۆ لە شوێنە نووسی تر خۆت نییە خەبەرە کاتەوە نەمێرە هیچ نییە ئەوە شۆفلۆ گەڵابەیە ئەو چاڵە پڕەکەنەوە چاڵ پڕەکەنەوە بۆ سەرۆکییاوانی ئیستیقالەی نەکرد وەڵڵای ئیستیقالەی چی هیچ کەسی ئیستیقالەی نەکرد نا بۆ مەبەستەکیە باشە بۆچی بۆ ئیستیقالە خۆ وەزیرەکەی نەرویج نییە ئیستیقالە بکەن خۆ ئێمەش قاز نین یعنی هیچ کەسی ئیستیقالەی نەکردووە ناوەڵڵا داستە درەنگە تۆتە شەو زوو خەبەرم کردەوە چون بۆ لای ئەنجومەنەکە بۆیتە ئیدەکە بۆ بکە داستە دی باشە ئەم چا حازرە حازرە دەی وەرە بابەت بوختان ئێمە بەیانی باش کاکە ویدات قوربانە بم کاکە ویداجانەکە ئەرک نەبێتە هیچێکم بۆ کەی بۆ دایرە داوای لێ کردووم داعی بە بەسە سەر مۆمەوە سەیتە دەورە شوێنەکە دانیشەوە تا ئیژەکەم
باشە کاکە بۆچی تۆ ڕێ بیت تۆ هەست لەوە بێنە بێ قەزابێخوا ئیشەکەی من زۆر زۆرە قوربان ئەو بۆ ئێمە قەت فێری ئیشت نابین یعنی معقولە من ئیژەکەم بەسەر سەرمەوە ساویان ئێمە ئیش نییە با ئەمە تەواوکەم بەسەر چاو باشە بەساق بم تۆ ئەوە لا باخر ئەوەی من زەلوولە بەساق بۆ هەڵگرە بە دوای بە قوربانی تۆ بێنە تەسکارەکە بەشەرەفم تەسکارەکەشم لەبی چووی ئەی باشە تەییدی لەسەر چی ئەساسیە بۆ بکەم نەک بۆم تەییدا ئەی فەرموو ئالێوا سیارەیە لە یای خوا نەخواستە نابێت تۆ تەسکەرێکی پێ بێ کاکە عیبە بۆ خاتری خوا ئەو ڕۆژەش کوڕەکە هاتبوو ئەوش تەسکەری پێ نەبوو دینەکە ئاخر نابێت کاکە نابێت تۆ زانین چۆن میداجیان سجد و صحیفە و ڕقەمی هەوێکم ئەوە لە قوسێکە بۆ بەجێ لە خۆمەی خبەسەری جا ئەکری هەموو جایە تو ئەم نەسیحەتی من پێ بڵێ ئامە بکەوە ئینکە بابا کوردە ئەوەی ناویسیانی وری محەممەد کارزان وری محەممەد ینی باپیر ناوەکەی تۆ بۆسە کاگویدات تواز دەوە بێنێت خوا من شتێک لە دڵمایە پرسیارێکی لێ بکەم ئەڵێم جەنابێ چەند ساڵە ئەنجومەنی دەوری 15 ساڵێکە بێ بۆ 15 ساڵە ئەنجومەنی ئەڵێم باشە قەت بە خەیاڵتان نەهاتووە ڕۆژێ لە ڕۆژان ئیستیقالە بکەی واز بێنی ئیستیقالێکی ئەوە تۆ تەواوی تۆ نەخۆش تۆ شێر نەبووی بەم بەیانی هەروی من بۆ ئیستیقالە بکەم من خوێنم بوو بە ئاو تا ئەم شوێنە بچڕیوە ئێستا چ ئیستیقالە بکەم نا تۆ لەوە چێت تەحریکیان کردبی بەڵێ نانا وایە بەڵێ مەکلێرەوە یعنی ئەتەوێ من ئیستیقالە بکەم و جەناب بێتە شوێنەکەم کۆرە بابە بەو کورسیار مبارەک بەخۆ بێ من سوحبەتێ بوو کردم سمعەتە ئەیگەینا تو ئەگەر لە نا دیارە لە شوێنە نەسیحەتی تۆیان کردووە بۆی من ئیستیقالە بکەم و جەناب بێتە شوێنەکە ناپرسیاری وام لێ بکە ئەوە کەی پرسیارە واللهی لەم ژووری خۆمان نەبوویتایە بە شەقم کردیتە دەرەوە بابا عیبە بۆ تۆ لە شوێنی لێرەش دەشی باسی قسانە نەکەی دوای خەڵک با بە نەزڵی تری سید نەکە دوای نەمەکەرە بۆ نمونە ناخێر وەڵا پێ دەڵێن خوێڕیە بۆ نمونە ئەڵەن چی ئەڵەن چاوی لە کورسی خەڵکە عیبە بابا کورسیار مبارەک بەخۆ بێ کورە بابە سوحبەتێکم لەگەڵا کردی تر پێویست بۆ ناوی سوحەتە ئەو کاری سوحەتە خەڵکە سوحەتە ناکە ئەوە سوحەت من خەریب تووشی نەخۆشی شەکرە بم تووشی خورد بم بابا ئەوەی ناوێ باوکەڕ ڕۆبرارۆ جا باشە ئەمە ئەنجومەنێکە کە باسی ئیستیقالەی لاکەیت ئاوە بەشە خەریکەوە کاتە دەروانێ قڕ بەسەر ئەوانەی تر وەرە ئەگەر باسی ئیستیقالیان لا بکەی هەر شار بە دەرە دەکەن کۆرە دەدەیت خوا ئەو خەوەی کە من بینیمەت خوا بە هەر خەو بێت